بەناوی خی گەورە سڵاوتان لەبێ بینەرانی بەڕێز و خۆشەویست لاڵقەی ئەمڕۆی بەرنامەی ئەمڕۆدا باز لە دەنگۆی دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەکەین بە میواندەرێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی سالار محمود ئەندامی پەرلەمانی کوردستان لە ستۆرۆنیشەوە مەروان گەڵاڵی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. ئەمریکا داوای لەلایەنەکانی هەرێم کردووە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دوا بخرێت. بە پێی زانیاریەکان برێت مەکگۆرگ نوێنەری سەرۆکی ئەمریکا لە هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش لە دوایین سەردانیدا بۆ هەرێم و کۆبوونەوەی لەگەڵ چەند بەرپرسێک داوای کردووە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دوا بخرێت بەو پێی دۆخی هەرێم بۆ هەڵبژاردن گونجاو نییە. سەرەڕای داواکاریەکەی نوێنەری سەرەکی ئەمریکا بۆ دواخستنی هەڵبژاردن چەند لایەنێکی هەرێمیش لە ناویاندا یەکێتی نیشتیمانی داوای لە پارتی کردووە هەڵبژاردن دوا بخرێت. ئەو لایەنانەی داوای دواخستنی هەڵبژاردن دەکەن پاساوەکانیان بریتین لە نەبوونی کەشێکی گونجاو بۆ هەڵبژاردن و کەمی ڕێژەی بەشداری خەڵک لە هەڵبژاردنەکە. هەروەها یەکێکی دیکە لە پاساوەکانیان ناکۆچی حیزبەکانە لەسەر ئەنجامی هەڵبژاردنی پەرلەمانی عێراق و یەکلانەکردنەوەی ئەنجامی هەڵبژاردنەکە کە بەهۆیەوە ناکۆکی زۆری لەسەر دروست بووە. جگە لەوەش بەشێک لە لایەنەکان دۆخی ناوخۆیان خراپە و پەرتەوازن بۆیە نایانەوێت هەڵبژاردنی پەرلەمان لە کۆتایی مانگی ئەیلول ئەنجام بدرێت. هەرچی کۆمەڵی ئیسلامی کوردستانی شەوەک هێزێکی کاریگەری هەرێم دەیەوێت هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان لە وادەی دیاریکراوی خۆیدا بەڕێوە بچێت. کۆمەڵ ئامادەکاری تەواوی بۆ هەڵبژاردنەکە کردووە و لەگەڵ دواخستنی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان و درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان نییە. لەلایەکی ترەوە بە وتەی بەرپرسانی کۆمیسیۆن بێت ئەوان ئامادەکاری تەواویان بۆ هەڵبژاردنەکە کردووە. بەرپرسانی کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم دەڵێن ئەوان ئامادەکاری تەواویان بۆ هەڵبژاردنی پەرلەمان کردووە و تا نووسراوی فەرمیشیان بۆ دواخستنی هەڵبژاردن پێنەگات لە ئامادەکاریەکانیان بەردەوام دەبن. داواکاری بەشێک لە لایەنەکان بۆ دواخستنی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان لە کاتێکدایە لە مێژووی هەرێمی کوردستاندا هیچ هەڵبژاردنێک لە وادەی دیاریکراوی خۆیدا بەڕێوە نەچووە و هەرجارە و بە پاساوێک هەڵبژاردنەکان دوا دەخرێت. جارێکی تر سڵاوتان لەوێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان کاک سەلار بەخێر بەنگە سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە مەسەلەی هەڵبژاردن دەنگۆیەکە سەبارەت بە دواخستنی هەڵبژاردن زانیاریەکان لای بەڕێزت چین و چ شتێکەیە لەبارەی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان. بەڵێ زۆر سوپاس سڵاو ڕێزمێ بۆ برای بەڕێزم مامۆستا مەلا مەروان و بۆ هەموو بینەرانی بەڕێزی تەلەڤیزیۆنی خۆشەویستی پەیام و هیوای سەرکەوتن بۆ ئێوەش کاکیم. لە ڕاستیدا مەسەلەی هەڵبژاردن لە پەرلەمانی کورد بۆ پەرلەمانی کوردستان خۆتانزان ئەوە ساڵێکیشە دواکەوتووە. لە نێوان ئەو ساڵەشدا هەڵبژاردننی ئەنجومەنی نیشتیمانی عێراق کراوە تا ئێستاکەوە 3 مانگە نەتیجەیەکی نییە. هەموو ئاراستەکان بۆ ئەوەن کە ئایا حکوومەتی عێراقی لەم ماوە نزیکەدا پێک دێ پێک نایە بۆیە ئێستاکە نەک دەنگۆ بە زانیاریەوە ئەوە ڕاگەێنین کە وڵاتی ئەمریکا و ئێرانیش داخوازیان ئەوەیە کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دوا بخرێت تاوەکو لایەنەکان بەردەوام بن و هەوڵەکانیان چڕ بکەنەوە بۆ پێکهێنانی حکوومەتی ئایندەی عێراقی و ئەگەر لە ماوەی ئەم مانگەدا توانرا حکوومەتی عێراق پێک بێنرێ حکوومەتی نوێ و پەرلەمان دابنیشتن بکە ئەشێ پەرلەمان بتوان لە کاتی خۆیان هەڵبژاردن بکە ئەگەرنا بە دڵنیاییەوە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان نەکەوێتە ساڵی داهاتوو. زۆر باشە بەس ئەوە زانیاریەوە کە بەڕێزوتت بە فەرمی ئەمریکا و ئێران داوایان لە چ لایەنێک کردو بۆی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دوا بخرێت ئەگەر زانیاری لای بەڕست. بەڵێ ئەوەندەی ئێمە ئاگدار بین کۆی لایەنەکان بەڕاستەو خۆی یان ناڕاستەو خۆ ئەو پەیامیان پێگەیشتووە کە ئەولەویەتی ئێستا بۆ پرۆسی سیاسی لە عێراق و کوردستان چونکە کوردستانیش بەشێک لە عێراق وە خەڵکی کوردستان و پلانە سیاسیەکان بەشداریان لە هەڵبژاردننی عێراقیژا کردووە بۆیە پێم وایە زۆرتر تەرکیز لەسەر ئەوەیە حکوومەتی عێراقی پێک بێەوە ئەولەویەتی ئەمریکا و ئەو وڵاتانی کە ئەجندایان هەیە لە عێراق و لە کوردستانیش لە ڕاستیە ئەجندای دیموکراسیان نییە و ئیرادەی گەل لە بەرچاو ناگرن و نایانوێت پرۆسی دیموکراسی بگاتە ئەو مەسارەی کە وڵاتانی
پێشکەوت و پێگەیشتن و لە ناو خۆی خۆشمانە یەک ریزی و یەک دەنگی نییەوە خەڵکی کوردستانیش بۆ چوونی من لە ڕووی دەرونیەوە لە ڕووی ئینتیمای سیاسیەوە ئامادە نییە بچێتە پای سندوقی دەنگدان بە ڕێژەیە کە ڕێژەیەکی دڵخۆشکرد بێ بۆ ئەوەی هەڵبژاردنەکە شەرعێتێکی گشتی خەڵکی کوردستان لە ئایندەدا وەربگرێت. بەڵە بەس بەرەزوتت ئەگەر تاوەکو کەی حکوومەتی عێراقی پێگەهێنرێت ئەگەری چەندە بۆ من هەڵبژاردی پەرلەمان ئەگەر لە 100 هەیە کە ئەگەر تا سین و حکوومەتی عێراقی پێگەهێنرێت دوا بخرێت بۆ ساڵی مەسەلەکە پێوەستە بەوەی کە شەرعێتی پەرلەمانی کوردستان بەوەی کە درێژ کراوەتەوە تا 6 یانزەی ئەم ساڵە و ئەگەر تا مانگێک پێش ئەو وادەیە حکوومەت و پەرلەمانی عێراقی توانید پێک بێ و دابنیشتن بکەن ئەو کاتە ئیمکانی هەیە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکرێت. بەڵام ئێمە بیرمان نەچیانی هەڵبژاردننی عێراق 3 مانگ پێشێستەکرا 12 و هەڵبژاردننی کوردستان ئەگەر سینۆ بکرێت مانگی 12 بێ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان بکرێت. سێ هەڵبژاردن لە ساڵێکا پێم وایە تۆزێ زەحمەتە و بارگرانی زۆر دروستەکە لە ڕووی دەرونیشەوە و بەدیدی ئێمە هەم ئاراستە سیاسیەکە هەم کۆکنەبوونی لایەنە سیاسیەکان داننیشتنیان پێکەوە و داخوازی بە تایبەتی ئەمریکا مەگۆرگ بە ڕسمی هاتووەتە هەرێمی کوردستان چەند لایەنێکی بینیوە داوای کردووە کە سەرقاڵ بن بە پێکهێنانی حکوومەت و پەرلەمانی عێراق و مەسلەی پەرلەمانی کوردستان دوا بخان و ئەمە پێچێ ئەولەویەت و ئەجندای دەوڵەتی ئەمریکا بێ و ئێمە بیریشمانە چێ لە مەسلەی ریفراندۆم باکە بە قسەی مەگۆرگ و وڵاتانی ئەمریکا و ئەوروپا نەکرا بینید نەتیجەی ریفراندۆم چۆن بوو. ئایا ئێمە خەڵکی کوردستان ئەبێ لە ئێستەوە وریای ئەوە بێ کە ئەو وڵاتانە داواکەن ئەگەر هەرێمی کوردستان بە قسەی ئەوان نەکا نەتیجەکەی چۆنە بێ ئەمەش ئەبێ گفتوگۆی لەسەر بکرێ هەرچەندە من بۆ خۆم لەگەڵ ئەو بۆ چوونم کە پەرلەمان نەکنابێ وادەی درێژکردەوە ئەبێ لە وادەی خۆیدا هەڵبژاردن بکە و ئەگەر قەیرانێکی سیاسی ئابووری کۆمەڵایەتی لە وڵاتە هاتە پێشەوە دەبێ هەڵبژاردننی پێشوەخت بکە پێش ئەوەی پەرلەمان ماوەکەی خۆی تەواوکە. بەڵام من بارودۆخانە دەبینین واقعەکە و لە هەرێمی کوردستاندا هەر چوار خولەکەی پەرلەمانی کوردستان ماوەی درێژ کرا. بەڵێ سوپاس دەکەم دۆتەکرم لای بەرز ئەگەر بچینە سۆران لای مامۆستا مەڕۆن مامۆستا زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا. کاک سەرار باسی لە دوولایانی نێودوڵەتی کرد کە بە فەرمی داوایان کردو هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دوا بخرێم ئێران هەم ئەمریکا بۆ چوونی ئێوە لەسەر ئاسی ناوخۆ ئێوە هێزانە کامانن کە لەگەڵ ئەوەدانین کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە سینۆ ئەنجام درێت. بسم الله الرحمن الرحيم. صلاة ورێز و احترامی تایبەتم بۆ برای بەڕێزم کاکە سارار و بەڕێست و وەسەرجەم دینەرانی کەناڵی پەیام. کاک تاکو ئێستانەکە برای عەزیزم هیچ لایەنێکی سیاسی بەڕەسمی داوای نەکردووە کە هەڵبژاردن دوا بخرێتن و تەنانەت تاکو ئێستانەکە لایەنێک بەڕەسمی مووقیفی خۆی ڕاگەیاندوو کە شەوی ڕابردوو کۆمەڵی ئیسلامی دەڵێ من لەگەڵ هەڵبژاردنەکاندا بەڵام بەڕاستی دەبێ بین بابەتیانە قسە لەسەر هەڵبژاردنەکان بکەین. ئەو هەڵبژاردنە ئەگەر بکرێ تا چەند سوود و قازانجی دەبێتن بۆ بەرەو پێشبردننی سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان و کۆتایی هێنان بەو قەیرانە سیاسیانەی کە دروست کراوە کە دەستکردن و تا چەند ئەو هەڕەمی دەسەڵاتەی کە سەپێنراوە لە هەرێمی کوردستان گۆڕانکاری بەسەردادێتن. ئەوانە قەناعەتم وایە دەبێت زۆر بابەتیانە و دووربوون لە عاتیفە و سۆز قسەی جدی لەسەر بکرێتن. بە تەسەوری من ئەگەر ئەوە ڕێی کۆمەڵ دیارە کە من فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامین و سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیم کە لە کاتی خۆی لەگەڵەوە داین هەڵبژاردنەکان بکرێن. بەڵام ئەمن زۆر جار لە ڕاگەیاندنەکانیش ڕامگەیاندووە ناکرێ هەڵبژاردن لە پێناو هەڵبژاردن بێتن و داکۆچی زۆرم لەسەرەوەی کردەوە لە ڕابردوو کە ئەگەر بمانەوێ هەڵبژاردن بکەین و واقعی سیاسی هەرێمی کوردستان بگۆڕین دەبێ هاوپەیمانیەتێکی بە قووەت دروست بکرێتن لە وڵاتە بۆی کە ئەو هاوپەیمانی بە قووەتە دروست بکرێت لە هەرێمی کوردستان ئەوانەی کە ئیدعای شەرعیەتی خەڵک و جەماوەر دەکەن ئەو شەرعیەتیان لا نەمێنێتن بۆی کە چیتر بە ناوی خەڵک و جەماوەر وستەم لە خەڵک و جەماوەر نەکەم. بەداخەوە ئەوە نەکراوە گوێ ڕانەگیرا بۆ ئەو پێشنیارانەی کە دەیان و سەدان ڕۆشنبیر و خەڵکی دڵسۆزی ئەو وڵاتە داکۆچی لەسەر ئەوە کردەوە. ئەوجا
چوونی هاوڵاتیان بۆ دەنگدان و کوبرای بەڕێزم کاکە سالار باسی کرد یعنی بەڕاستی ئێمە ترسمان لەوەیە کە ئەو خەڵکەی کە تووڕێ ئەمڕۆ لە دەسەڵات ئەوە ناچێ دەنگ بداتن بەڵام ئەوانەی کە تابعی دەسەڵاتن و ئەوانەی کە دەسەڵات جۆشی داون کە ئەتوانم بڵێم لە هەموو حاڵەتێکدا ئەوانە وجودی زیاتریان هەیە لە بۆ سندوقەکانی دەنگدان و زۆرینە دیسان لایوان دەبێتەوە لەبەر ئێمە بەڕاستی دەبێ ئەو لایەنانەی کە ناڕازین یان ناویان لە خۆناوە ئۆپۆزیسیۆن دەبێ ئەو جەماوەرە ئاشکەینەوە و ئیش لەسەر ئەو جەماوەرە بکەین ئەو جەماوەرە بەڕێژەیەکی زۆر بەرچاو و بەڕێژەیەکی زۆر تەندروست بێنە سەر سندوقەکانی دەنگدان و دەنجی خۆیان بدەنەوە بوار تەسەکەنەوە بۆ تەزویر و بۆ دەنگ لە زیاتیدانی ئەوانەی کە ناڕازین ئەگەر ئەو حاڵەتانە نەکرێن قەناعەتم وایە ئەو هەڵبژارنە جارێکی تر ئەوانەی کە ئەمڕۆکە وڵاتیان بەو ئاراستە بردووەوە بەو سیاسەتە خۆسەپێنەی خۆیان توانیویانە ئەو وڵاتە تووشی 1001 قەیران بکەن 4 ساڵی دیکەش و 5 ساڵی دیکەش بەردەوام دەبن لەسەر ئەو قەیرانانەی کە لە هەرێمی کوردستان دروست کراوە. مامۆستا بەڕێز وتت بە فەرمی هیچ لایەنێک تا ئێستا لە ڕاگەاندن داوای نەکرد هەڵبژاردن دوا بخرێ بەڵام ڕەنگە ئێستا بەڕێزش زانیاریت لابێت لە پشتی پەردەوە چی هەیە لەلایەن لایەنە سیاسیەکان ینی هیچ کۆبوونەوەیەک لەسەر لەنێوان دوو هێز بۆن لە پارتیوەکی لایەنەکانی تر کراوە لەسەر ئەو مەسەلەیە؟ کاکە حەچیم گیان ئەگەر ڕاشکاوانە قسە بکەین ئەمڕۆ هەڵبژاردنێک کە بەڕاستی وەکو برای بەڕێزم کاک سالاری شاڕی پێکرد گەر واقعەکە وەکو خۆی بخوێنیەوە لەوانەیە هیچ لایەنێکی سیاسی لەگەڵ هەڵبژاردندا نەبێتن جایی وا هەیە لەبەرەوەی بارودۆخەکەی گونجاو نییە بۆ هەڵبژاردن هیوایە دەزانێتن ئەو واقعە سیاسیە گۆڕانکاریەک لە دەموچاوی ئەو سیاسیانەی کە هەرێم بەڕێوە دەبن گۆڕانکاری دروست ناکات هەر ئەوان دەسەڵاتدار دەبن هیواشەیەکە لە ترسی ئەو تەزویر و ساختەکاری کە لە هەڵبژاردنەکان ڕابردوو پەیڕەوکراوە یعنی هیچ زەمانەتێک نییە کە دیسانەکە تەزویر نەکرێتن و بە تایبەتیش تا کوێستانەکە وەزی عێراق یەکلا نەکراوەتەوە تا کوێستانەکە پەرلەمانتارەکان سوێندی یاساییان نەخواردە حکومەت تەشکیل نەکراوەتەوە کوردیش لە ناو خۆماندا بەو پەرتەوازەیە و بەو وەزع شەپڕێویی کە تێکەوتوین و تۆمەت بۆ یەکتر دروستکردن و ئیتیهامکردنی ئەو لایەنانەی کە ڕەخنە لە دەسەڵات دەگرن ئەوانە هەمووی بەڕاستی خاڵێکی زۆر سلبین لەو حاڵەتەیدا بچێ ناو هەڵبژاردنێک کە نەتیجەکەی دیار نەبێت بە تایبەتیش کە پاش دوو مانجی دیکە دیسانە تۆ دەبێ هەڵبژاردنێکی دیکە بکەی هەڵبژاردننی پارێزگاکان باشە و بەڕەسمی شەوەی کە من دەزانم نوێنەری سەرۆکی ئەمریکا داوای لە ئەو دوولایانە کردو بە تایبەتیش لە برادەرانی پارتی و یەکێتی کە ئەو هەڵبژاردنە نەکەن و هەڵبژاردنەکە دوا بخەن. بەڵێ بەس بەڕێز وتت ئەو لایەنەی کە لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردن دانین ئێوەش خۆشتان وەکو کۆمەڵ لەگەڵ ئەوەدانی کە هەڵبژاردنەکە بکرێ خۆشتان ئێوە لەگەڵ ئەوەدانی؟ ئێمە ئیعلانمان کردووە بەڵام کە ئیعلانمان کردووە ئەمن دەڵێم واقعی سیاسیت بۆ وەکو بڵێ شیب تەتەڵە دەکەم و پێت دەڵێم وەزع سیاسیەکە بەم شێوەیە کۆمەڵی ئیسلامی ئیعلانی کردووە کە هەڵبژاردنەکان بکرێن بەڵام ئەمن خوازیار بووم پێشەوەی کە کۆمەڵی ئیسلامی ئیعلانی کاتن کە هەڵبژاردنەکان بکرێن بەڵام ئەوە ڕۆی دەبووە هاوپەیمانێتیەکی بەقووەت کرا بۆی بتوانین ڕێدەنجی زۆرینەی هەرێمی کوردستان و زۆرینەی کورسیەکان لە لای ئەو خەڵکە بێتن بە تایبەتی ئەو 4 حیزبە هاوپەیمانەتێکی پێکینا بۆی بیتوانی با بەیەک لەسدا بەزێتن ئەو کاتەی ئەوانەی کە باسی دیموکراسیەت و باسی دەستا و دەستکردنی دەسەڵات و ئەوانە دەکەن دەکەوتنە بەرسەنجی مەحەک و دیار دەکەوت بزانین داخۆ تا کوێ کەمە قەناعەتمان وایە باوەڕیان بە دیموکراسیەتین باوەڕیان بە دەستا و دەستکردنی دەسەڵات نییە بەڵام ئەو کاتەی واقعەکە دەری دەخست کە زۆرینە لای چێ وەچێ بە زەبری هێز لەسەر دەسەڵات و لەسەر کورسێکی خۆی دەمێنێت. بەڵێ سوپاس دەکەم مامۆستاکە کە سەلاری بگرم بۆ لای بەڕێزت سەبارەت بۆی کە ئەو داوای ئەمریکیەکان ئەوی مامۆستا و بەڕێزش ئاماژش پێکرد کە داوای دواخستنی هەڵبژاردن دەکەن پێ دوایە ئەمە بۆ لایەنە سیاسیەکان ئەمرە یاخود شتێکی ڕاوێژیە ئەی وەڵامی لایەنە سیاسیەکان ئەوەندەی کە بەڕێزت زانیار تێبێت چی بووە لەبارەی و داواکار؟ پێم وایە بارودۆخەکە لەبار نییە بۆ هەڵبژاردن و ئەمریکاش بەرژەوەندی خۆی هەیە
و ئەم مۆدێلە حزبی لە هەرێمی کوردستان هەیە لە ڕاستیدا من بەگشتی ئەی خوێنمەوە کە مۆدێلێکە خزمەت بە پرۆسی دیموکراسی ناکە و بارە بەسەر پرۆسی دیموکراسیەوە و خەڵکی کوردستان ماندوو بووە و بۆیە ئومێدێکی گەورە بە هەڵبژاردن نییە و ئەگەر بێت و هەڵبژاردن ببێ و قۆناغێکی تازە بێتە پێشەوە لەوانەیە لە قۆناغی ڕابردوو خراپتر بێ ئێمە دەبێ بەراوردی ئەم مەسەلەیە بکەین چونکە بیرت نەچێ ینی تۆ سەیری قائیمەی کاندیدی حزبە سیاسیەکان بکە کە ئەخوان ئامادە کردووە بۆ خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لایەنەکانی ئۆپۆزیسیۆن زۆر تانیان لە پارتی وەکێتی دەدا کە هەمیشە پەرلەمانیان کردووەتە شوێنی کادرەکانی دەرەجە سێ و دەرەجە چواریان سەرکردە سیاسیەکانیان ڕئیسی حزبەکانیان نانێرنە پەرلەمان بۆی پەرلەمان بەفعلی ببێتە مەرجەعی سیاسی و یاسایی لە کوردستانە بەڵام تۆ سەیری لیستی ئەم جاری پەرلەمانی کوردستان کە کاندید کراون لەگەڵ ئاعتیباری گەورەوی و زۆر بۆ هەموو تاکێکی کوردستان بە کاندیدەکان و بە تایبەتی کاندیدەکانیش کە هەریەکە ئاعتیباری قانونی خۆی هەیە بەڵام سەرکردەی حیزبەکان نین باشە خەلەکە چێگە سەرکردەی حیزبەکان کەواتە پەرلەمان هەم ئەبێتە دەستگایەکی پەراوێزخرا و حزب لە دەرەوە بڕیار دەدا و پەرلەمان دەبێتە جیهاتێک کە ئەمری بەسەرەکرێت لە دەرەوەی لە کاتێکە تۆ ئیدعاکەی مۆدلێکی تازەتر لە پارتی وەکێتی پێشکەشکەی دەبوو هەریش دەبایە قائیمەکەت سەرکردە باڵەکانی حزبەکان بوونایە یعنی ئەمە بۆ کۆمەڵیش ڕاستەکەمەوە سەمەڕوانمان لەگەڵا قایمەکە بینیوە من ناچمە ناو تەفاسیلی ئەم بابتەوە و من ڕێی خۆم لەسەر قائیمەی کۆمەڵی ئیسلامی لەگەڵ برادرانی کۆمەڵی ئیسلامی باس کردووە کە هەر هیچیان نەکرد بێ نیوە زیاتری پەرلەمانتارە بە ئەزبوون و چارەکەکانیان جارێکی تر کاندید کردووەتەوە کە ئەمە تەجروبەیەکی تازەیە من باسی شێوە گشتەکەی مۆدلی حزبی لە هەرێمی کاندیدەکان لاوازن ئەمجارە بۆ پەرلەمان هەرگیز شتیوان ناڵێم لە ڕووی ئادای کاری پەرلەمانیوە دەڵێم هەرگیز من ناتوانم پێش ئەحداس بکەم بۆ ڕخنەکە لەسەر تێڕوانینە بۆ کاری سیاسی لە پەرلەمانی کوردستان ئایا حزبەکانی ئۆپۆزیسیۆن دەیانویست پەرلەمان مەرجەعی سیاسی بێ لە کاتێکە پەرلەمان جێگەی سیاسەتە پەرلەمان بەفعلی جێگەی حزبایەتیە و حزب دەبێت لە پەرلەمان بێ نابێت لە دەرەوە لە دیوەخان دانیشێ و قەراردا بۆ پەرلەمانتارەکانی نوێنەرەکانی گەلەکەی چۆن مامەڵە بکات لە کاتێکە دەستور لە پەرلەمانەوە دەرەکرێ یاسا لە پەرلەمانەوە دەرەکرێ حکوومەت لە پەرلەمانەوە متمانەی پێدرێن حکوومەت لە پەرلەمانەوە پکەخرێ و چاودێری دەستگاکان و نوێنەرایەتی وڵات پەرلەمان دەیکا هەموو ئەمانە پەرلەمان دەیکا ئێستاکە دوای 27 ساڵ هەر ئەدەبێ حزب بیکە و مؤسسە باڵاکان کە دامەزراوەی دەستورین ئەبێ پەراوێزخراون من مەبەستم ئەم مۆدێلەیە بۆیە بەس دەبوویان کرد بەوەی کە پەرلەمان مەرجع بێ بەڕێز سەرکردەکان خۆیان بچنە ناو پەرلەمان و حیزبەکان ناو پەرلەمان بن بەڵێ بە دڵنیاییەوە سەرکردەکان و نەگەڕێنەوە بۆ شوێنی تر و کاتێک کە فراکسیۆنت هەبوو لە ناو پەرلەمانە ئەبێ ئەو فراکسیۆنە بریتی بێ لە حزب دەسەڵاتی باڵای حزبەکە فراکسیۆنەکە بێ وەکو مۆدێلی دنیای پێشکەوتوو لە ئەوروپا حزب سەرکردایەتەکەی تێکڕا لە ناو فراکسیۆنەکەیەتی لە ناو پەرلەمانە ژووری حزب لە ناو پەرلەمانە لەبەر ئەوە ئێمە دەبێت تێگەیشتەکان بگۆڕین لە ڕاستیدا ئەمە یەک دوو ئەمڕۆ حکوومەتی هەرێمی کوردستان خەریکی پرۆژەیەکە تەقلیسی وەزارەتەکانی خۆیەکە لە 19 وەزارەتەوە بۆ 10 وەزارەت واتە ئەماش یەکێکە لەو هەنگاوانەی کە ئاماژەیە بۆی کە نیازێک نییە بۆ هەڵبژاردن نیاز ئەوەیە کە حکوومەت تەرشیخ و بچووک بکرێتەوە بۆ خۆراغێکی تر حکومڕانی بەردەوام بەڵێ پرۆژێکی لەو جۆرە هەیە کە وەزارەتەکان لە 22 وەزارەتەوە هەیکەلی وەزارەتەکان کەم ئەکرێتەوە بۆ 10 وەزارەت وەزارەتەکان لێک ئەدرێت تەرشیقی وزاری ئەکرێ هەل لە ناو پارتی وەکێتی شۆ دابەش دەکرێنەوە ینی ئەویان نازانم بەڵام ئەوەندەی ئەزانم پرۆژەیەکی لەو بابەتە هەیە و کاری لەسەر کراوە بەشێکی زۆر لە کارەکانیشی تەواو بەڵێ ئەوەی کە ئەمریکەکان وتت بۆچی ڕەنگە خەڵک پرسیار بکەوە پرسیارە لای خەڵک دروستێ بۆچی ئەمریکا لەگەڵەوەی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان دوا بخرێ بۆچی ئەوان لە کاتی خۆیانە لە وڵاتی خۆیان هەڵبژاردن لە ڕۆژێکی دیاری کراوە ئەنجام بدەن کاکە حەکیم سروشتی ئەم وڵاتە بۆ جۆرە کەوتەوە بەداخەوە ئیرادەکەی بەدەستی خۆی نییە تێکڕا ئیرادەی بەدەستی زلهێزەکانی دنیاە و ئەجندای ئێران و تورکیا وڵاتانی خەلیجیش لە عێراق و بەشێک لە کوردستانیش بە جۆرێک ئامادەی هەیە بۆیە ئێمە نەمانتوانیوە سربەخۆیی ئیداری و سیاسی خۆمان بەتاوەتی بپارێزین بۆیە هەتاوەکو ئەم میلەتەی ئێمە زیاتر کار نەکا بۆ ئەوەی وشیاریەک دروست بێ کە مۆدێلی حزبی لە باشووری کوردستان بگۆڕێ ئەو حزبانەشی ریفۆرمێکی حەقیقی ناو خۆیاندا نەکەن و
دان نەنێن بەوەی کە ئەم پەرتەوازەیە زەرەری زیاتریان پێگەێنێ و ماڵیان کاولتر ئەکاوە انشقاقات و تەکەتولاتی زیاتر ئەخاتە ناو هەناوی حزبەکان و دواتر حزبەکان هەریەکە بە ئارستایەک بۆمانەوە دەست دەبن بۆ ئەجندای تر نەک بەستن بە ئیرادەی خەڵک و بگەڕێنەوە بۆ گەلەکەی خۆیان واش ئەکا بە بەردەوامی ئیرادەی دەرەوەی کوردستان و عێراق تحکم کا بە حکومڕانیەوە لە عێراق و لە کوردستاندا. بۆیە من پێم وایە ئێستا کە دیوێکی تری ئەم مەسلەیە چونکە تۆ بۆ هەڵبژاردن سێ پایەت هەیە. پایەکی خەڵکە کە دەنگدەرەکە ماندووە لە انتخاباتی پێشوا لە 150 کەمتر چۆتە سەر سندوقی دەنگدان و لەبەر ئەوەی هەڵبژاردنەکەش نەتیجەیەکی ئیجابی لێ نەکەوتەوە پێچێ ئەو نسبەتە زۆر زیاتر کا بۆ لە 130 بۆ لە 135 کە ئەمە لە ڕووی واقعیەوە شەرعەتی گەورە وەرناگرێ. دوو مؤسساتە پەرلەمانە حکوومەتە کۆمسیۆنەکە کۆمسیۆنێکی حزبێ مامەسا مەروان جنابی شایەتەکە ئێمە زۆر هەڵماندا بەو جۆرە نەبێت کە بەڵام بەو جۆرە کەوتەوە بۆیە تا ئێستا تۆماری دەنگدەران پاک نەکراوەتەوە تا ئێستا ناتوانین زمانی ئەوە بکەین کۆمسیۆن ئەتوانێ تەواوی پرۆسەکە بە سەلامەتی بەڕێ بکە و حکوومەت و پەر ئەم پایان ئەم دامەزراوە شەرعیانش لە ڕاستیدا لە ژێر هەیمەنەی دەسەڵاتی حزبدان کە پایی سێمە و حزبیش ناوماڵی یەک نییە و حزب لە ناو خۆیدا کۆک نییە و حزب لەگەڵ یەکدا کۆک نییە و ئەجندایەکی هاوبەشی نیشتیمانی نەک دەسەڵات. ئۆپۆزیسیۆن کە لە دەرەوەی حکوومەتە پرۆژەیەکی هاوبەشیان نییە بۆ ئەوەی وەکو بەدی خۆیان بکەن. بۆیە هەموو ئەمانە تێکڕا وێنەیەکمان پیشانەدا کە ئەگەری ئەنجام نەدانی هەڵبژاردن زۆرتر لە ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمان لە وادەی خۆیدا. بەڵێ سوپاس دەکەم. مامۆستا مەڕواگە بگەڕم وڵای بەڕێز ئەوەندەی کە بەڕێز ئاگاداربی تا ئێستا و توێژی فەرمی بەتایبەتی لە نێوان پارتی و یەکێتی دەستی پێ کردووە لەسەر دواخستنی هەڵبژاردن و باز لەوە دەکرێت کە یەکێتی داوای کردووە بەڵام پارتی لە بەرامبەر کۆمەڵێک مەرجی هەیە. بەڕێزت چیت لای لەسەر کۆبوونەوە نهێنیەکانیەوان کە تاکو ئێستا ئاشکرایان نەکردووە؟ وڵا کاکە حەچم خۆی دەبێ و پرسیارە لە نوێنەرانی برادرانی یەکێتی و پارتی بکرێتن ئەگەر دانیشتنیان کرد بێتن دانیشتنی نهێنی بێتن حتمن بە ئێمەی ناڵێن. بەڵام ئەوەندەی کە واقعەکەی و ئەوەندەی کە دەبیسترێتن بەڵێ لەوانەیە دیڕاستەی ئەوە کرابێتن و گفتوگۆ لەسەر ئەگەرەکانی دواخستنی ئەو هەڵبژارد نەکرابێتن و بە تایبەتیش پاش هاتنە سەرخەتی ئەمریکیەکان. قەناعەتم وایە ئەو بابەتە زیاتر دەبێ لایەنە سیاسیەکان ڕاشکاوانەتر و بوێرانەتر بێنە سەرخەت بۆ ئەو بابەتە. بەڵام زیاتر قەناعەتم وایە برادرانی پارتی دیموکراتی کوردستان کە پێتاگیری دەکەن لەسەر هەڵبژاردن و هەڵبژاردن لە وادەی خۆی بکرێتن ئەوان وەکو بڵێ دەنگەکان بەڵێ گومانیان لەو دەنگانە نەبێت کە بۆ خۆیان دایان ناوە. بەڵێ ئەی لایەنەکانی تر و بە تایبەتیش بەبێ ئیسtisنا هەموو لایەنەکان ئەم ڕۆگە تەماشەی زۆنی سەوز بکەین. ئەو سیراع سیاسیە کە دروست کراوە لە زۆنی سەوز هەمومان باجەکەی دەدەین بە کۆمەڵی ئیسلامیشتەوە بە یەکگرتووی ئیسلامیشتەوە بە بزوتنەوەی گۆڕانیشتەوە بە هاوپەیمانیشتەوە و بە برادرانی یەکێتیشتەوە بە نەوەی نوێشەوە. ینی تەماشەکە ینی سیاستکردن کاک حەچیم یاریەکی زۆر ژیرانەی ینی کارزمای ژیری دەوێتن ینی لاعیبی زۆر کاریگەری دەوێتن. ینی تەماشای زۆنی زەردکە ینی دوورە لە هەموو سیراعێکی ینی ئەو حیزبانەی کە ئەو حیزبە نوێیانەی لەدایک دەبن هەمووی لە زۆنی سەوزە لەدایک دەبن و لەوێن دەرێ ئەو دەنگانە پەرش و بڵاو دەکرێن ئۆتۆماتیکیەن ئەوانەی کە لە مقابلی برادرانی پارتی دیموکراتی کوردستان سیاست دەکەن بەیەکەتی نیشتیمانیشەوە ڕۆژ بە ڕۆژ بەرەو پەرش و بڵاوی دەڕۆن کورسەکانیان بڵاوتر دەبن حیزبی نوێ دروست دەکرێتن. ئەو دروستکردنی ئەو حیزبە نوێیانەش هەمووی لە بەرژەوەندی زۆنی زەردە و ئەوان لی سوودمەند دەبن و زۆرینەی کورسەکانەوان بەدەستی دێنن. ئەوانەی دیکە لە مقابلدا 5 کورسیە و 4 کورسیە و 6 کورسیە و 10 کورسیە کە هیچ لە واقعی سیاسی ناگۆڕێتن و فراکسیۆنێکی لاواز دەبن لە مقابلی فراکسیۆنێکە لەسەروی 30 کورسیەوە تەحەکوم دەکاتن لە پەرلەمانی کوردستان. بەڵێ زۆر باشە بەس ئەگەر ئێستا بەڕێز وتت ئەگەرێکە بێ بۆ دواخستن لە دەسەڵاتی کێیە کە هەڵبژاردن دوا بخات؟ ئایا پەرلەمانە
سەرۆکی حکوومەتە چێ دەوێ ئەم بڕیارە بدات؟ خۆی دیارە دەبێ بەڕسمی داوا لە پەرلەمانی کوردستان بکرێتن ئەوە یەک کۆمیسیۆن کاتێک کە داوای لێ دەکرێتن ئەو دوو ینی مبەڕیڕەکە بۆ دواخستنی هەڵبژارنەکە وایە داوا لە کۆمیسیۆن دەکرێت دەتوانێتن هەردوو هەڵبژارنەکە پێکۆ بکاتن ئەمە لە پەرلەمانی کوردستان برای بەڕێزم کاک سالار ئاگادارە ئەو پرسیارەمان لێ کرد زۆربەی پەرلەمانتارەوە ناتوانین ئەو دوو هەڵبژاردنە لە سین و پێکەوە بکەین کە دەڵێ ناتوانین پێکەوە بیکەین ئەو کاتەی پەرلەمانی کوردستان دەبێت تەمەنی خۆی درێژ کاتەوە و کە من وەکو خۆم وەکو سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لەگەڵ درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان دانیم وەکو برای بەڕێزم ئیشارەی پێکرد ئێمە بینومانە لە وڵاتان کە قەیرانی دارایی بۆیان قەیرانی هەر قەیرانێک ڕووی لە وڵات کردبێتن هەڵبژارنەکان پێش خراون و بۆی کە کۆتایی بەو قەیرانانە بهێندرێتن ئەو کاتەی سەرۆکی حکومەت کە بڕیارێکی دیکە دەردەکاتن کە لە بەرواری ئەوەندە هەڵبژاردن دەکرێت لە زیاتی بەرواری سینۆ. بەڵێ یعنی ئێستا دەبێت تەمەنی پەرلەمان درێژ بکرێتەوە گەر هەڵبژاردننی دوا بخرێت بە پرۆژه یاسایەک لە پەرلەمان دووبارە پەسەند بکرێت بۆ دواخست ئەگەر ئەو گومارت نەبێتن چونکە ئێمە ساڵێک کە تەمەنی پەرلەمان درێژ کراوەتەوە بۆ تاخیرکردنی هەڵبژارنەکان بۆ چکۆ تەمەنی پەرلەمان خەڵک 4 ساڵ متمانەی بە ئەو پەرلەمانتارانە داوە بەو خولە داوە ئێستانەکە کە تۆ کاتێک کە تەمەنی و ساڵەشت تەواو دەبێتن هەڵبژارنەکانیش ناکرێت بە ناچاری دەبێت تەمەنی خۆتجارێکی دیکە درێژکەیتەوە بۆی کە لە بۆشاییەکی یاسایی دانەژی. بەڵای سوپاس دەکەم مامۆستاکە سەلات سەبارەت بۆی کە پێشتر پرسیارەوەم کرد ئایا دەکرێت بۆ نمونە لایەنەکان بۆ نمونە بە قسەی ئەمریکان نەکەن هەڵبژاردن دوانەخەن بەڵام ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕەکە دەگەڕێم وڵای بەڕێست بەڵێ بینێرانی بەڕێست ناوبڕێک و دەگەڕین وڵات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی. لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە. بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. Introducing the LG G6, the big screen that actually fits in your head. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوڵۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوڵۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 070 224 75 74 یان 050 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. سڵاوتان لێبێت بەڕێزان کەک سەلەر پێش ناوبڕەکە باسی داواکاری ئەمریکا بۆ دواخستنی هەڵبژاردن لایەنەکان دەتوانن ئەمە ڕەت بکەنەوە؟ بەڕای من ئەمە ڕەتکردنەوە چی بەدوای بەوچوونی؟ بە بۆچوونی من لەبەر ئەوەی لە ڕیفراندۆمە بە قسەی کۆمەلگای نێودەوڵەتی نەکرا. ئێستا کۆمەلگای نێودەوڵەتی
هاتوۆتە سەرخەت بۆ داواکردنی تەجیلکردنی هەڵبژاردن بە قسەیانەکەن چونکە دیوی ئەو دیوی تۆ لە سەدەکە کێ بە قسەیەکەن ئەو من وای ئەبینم بەڵێ لە دەرەنجامە بەو ئاراستەیە دۆخەکە ڕواکە هەوڵ بدەن هەڵبژاردن دوا بخرێ و دۆخی کوردستانیش لەسەر ئاستی زۆنی سەوز و زۆنی زەرد بڕۆبکەوا نەماوەتەوە خەڵکی کوردستان تێکڕا لە بارودۆخەکە لە زاخۆ بۆ مەندەلی نیگەرانە و یەک بارودۆخی هەیە و ماڵی کوردی تێکڕا پەرتە ینی ئەوە نییە لە ماڵی کوردی لە دهۆک و لە هەولێر یەک و یەکگرتوو بێ بۆ جۆرە نییە بە پێچەوانەیە بە پێچەوانەوە لە زۆنی زەرد بارودۆخەکە زۆر ئاڵۆستر و دژوارترە ئەمەی کە هەیە ڕاستە فەوزایەکی سیاسیە بەڵام بە جۆرێک لە جۆرەکان تعبیرە لە فرەیش بیرمان نەشێت هەیە فرەینی دیکتاتۆریەتە ناڵم دیکتاتۆریەتە بەڵام بۆ جۆرە نییە کە هەیە مامۆستا مروان خۆی تەفاسیلی ئەم مەسەلانەش باش ئەزانێ بۆیە پێمان وایە بارودۆخەکە ئەوەندە دژوارە لە باشووری کوردستانە بیرمان چۆتەوە ڕووداوەکانی ڕۆژاوای کوردستان ڕاستەخۆ پەیوەندی بە ئێرەوە هەیە سەمە گۆرگ ئەرکی تری هەیە لە سووریا دەیەوێت لێرە ئەم دۆخە بەم جۆرە بمێنێتەوە تاوەکو وەزیفەکانی تری لە سووریا دەچێتە پێش ئەمریکا چیە بۆ تەناوەیە کە هەڵبژاردن کۆتایی نەهاتنی مەسەلەی داعش ئەمنیەت و دۆزینەوەی جۆرێک لە ئیستیقرار لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم پێک هاتن لەسەر ڕئیسی جمهور پێک هاتن لەسەر سەرۆکی پەرلەمان و حکوومەتی عێراقیە بیریت نەچێ ئێستا سیناریۆیەکەیە لە عێراقدا سەلیم جبوری کە لە هەڵبژاردن دەرنەچووە بیهێننەوە بیکەن بە سەرۆکی پەرلەمان ینی دەرنەچووە بەڵام بیهێننەوە بیکەن بە سەرۆکی پەرلەمان بیکەن بە نوێنەری سونەکان ئەمە چۆن دوای ئەو ئاڵوگۆڕەی کە لە پیاچوونەوە بە پرۆسەی دەنگدانە دەکرێت بیهێننەوە لەبەر ئەوە جۆرێک لە تەوافقی سیاسی وا دروست ئەکرێ کە لە ڕاستیە هەڵبژاردن پێم وایە لە ئێستا بەدواوە بەهایەکی ئەوتوخۆی هەڵبژاردن چییە؟ بەها بۆ حزبە سیاسیەکان دروستەکە کۆمەڵی ئیسلامی 6 کورسی هەیە بۆ نمونە مامۆستا مروان سەرۆکی فراکسیۆنە 6 کورسیان هەیە بەهای ئەم حزبە ئایا بێتە 8 یان وەکو 6 ئەمێنێتەوە یان کەم ئەکا بەڵام قورساییەکە چۆنە؟ ئەمە مەسەلەکەیە بەڕاستی کاتێک کە بەها بۆ هەڵبژاردن نامێنێتەوە جۆرێکی تر لە ئیرادەی تر خۆی فەرزەکە بە دەر لە ئیرادەی گەل چونکە هەڵبژاردن ئیرادەی گەل ئەبێ بیچەسپێنێ بەڵام بە دیدی ئێمە ئەمە هەموو ئەم بارودۆخە پێویستە بە معادلاتی نێودەوڵەتیەوە هەڵبژاردنەکە بکرێت هەڵبژاردنەکە بکرێ بەم بارودۆخەی کە تۆماری دەنگدەران پاک نییە زمانی ئەوە نیە کۆمسیۆن سربەخۆی خۆی لە هەڵبژاردن هیچ زمانێک نییە بە هیچ پێوەرێک بە هیچ دلیلێک بەو دلیلەی کە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن لەژێر چاودێری پەرلەمانی کوردستانە هەموو ئەو یاداشتەمان داوەتە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان نەیانتوانیوە لە سڵا 20 ئەو مەسەلانە جێبەجێ بکەن باڵە بەس بەڕێز پێشتر تۆماری دەنگدەرانیش پاک نەکراتەوە بەڵام خۆیان باسییانە 200,000 کرد هیچ نییە 200,000 هیچ نییە بە دڵنیاییەوە هیچ زمانێک نییە ئەو 200,000 کە لە هەڵبژاردندا جارێکی تر بەشداریەکەن و زمان نییە زمانەکە چییە؟ زمان نییە لەبەر ئەوە من وای ئەبینم هیچ لایەک سوور نییە لەوە سەر ئەوەی کە بە حەقیقی هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێت هیچ لایەک ئەوانەی کە ئیدعاکەن بۆ نمونە پارتی کە ئیدعای ئەوەکە پارتی سوور بێت لەسەر هەڵبژاردن لە وادەی خۆیدا بۆ ئەوەیە کە لە ڕاستیدا جۆرێک لە تەوافق بێتەکایەوە و پارتی پێچێ لە معادلەی مەسلەی کەرکووک دانانەوەی محافظی کەرکووک دانانەوەی ڕئیسی جمهور لە عێراقدا کە یەکێتی بە تایبەتی لە کەرکووک و لە مەسلەی پۆستی سەرۆک کۆمارە بە ئیستیحقاقی خۆی ئەزانێ دەیەوێت جۆرێک لە پێکاتن لەگەڵ یەکێتی دروست بکە بۆ ئەوەی کە بتوانن مەشغوڵ بن بەوە ئەمجا لێرە مەسلەی کۆتایی دواخستنی هەڵبژاردن بێتەکەەوە تێنە پڕەوە زانیاری ئەوەی کە چکە باز لەوە دەکرێت کە پارتی و توێتی بە یەکێتی دەبێت پارێزگاری کەرکووک لە داهاتوو بۆ من بێ و ڕۆڵ هەبێت لە دیارکردنی سەرۆک کۆمار اینجا هەڵبژاردنەکە دوادەخەت من ئەوان ئاگدار نیم بەڵام پارتی ئێوێ بە جۆرێکی تر بگەڕێتەوە بۆ کەرکووک و لە دانانەوەی پارێزگاری دانانەوەیان خۆی ببێ بە پارێزگار ناتوانێت پێم وایە لەبەر ئەوەی لە هەڵبژاردننی عێراقدا پۆستە ینی کورسیەکانی کورد هەموو یەکێتی بردوێتی و
ئەوەی هەیە لە لای پارتیەوە بوونی ئەندامی ئەنجومەنی زیاترە لە ناو ئەنجومەنی پارێزگای کەرکووکاوە بەبێ ئەوان و یەکگرت و نیساب تەواو نابێەوە یەکێتی پێویستی بە دەنگی پارتیە بۆ هەڵبژاردننی پارێزگارێکی نوێ بەڵام پارتیش ئەو حقەتە ئەزانێ بەڵام ئەوێ ڕۆڵی هەبێت لە دیاریکردنی ئەو کاندیدەی کە دیاری ئەکرێت بۆ پارێزگاری پارتی بێت بە کوردی من وای تەفسیر ناکەم بەڵام ئەمە سیاسەتە چونکە وای لاتوە لایەنەکان تەدەخول لە ئەو مەسەلا ناکەن و پارێزگاری کەرکووکیش ئەبێ پارێزگاری هەمووان بێ لە نەتیجەیە. سوپاس دەکەم. مامۆستا گەرم و لای بەڕێزت ئێستا چی لە بەردەم لایەنە سیاسەکاندا ئەوەیە کە خەڵک هەندێکیان دڵێن لەگەڵ ئەوەداین هەندێکیان دەڵێ لەگەڵ ئەوەدانین دوازار دەبێت چۆن ئەمەیەک لا بکرێتەوە ئەم دواخستن یا خودە ئەنجامدانی لە کاتی خۆیدا. وەڵام قەناعەتم وایە زیاتر واقع بینانە ئینسان قسە بکاتن ئەگەر برادەرانی پارتی و یەکێتی گەیشتن بە ئیتیفاق بۆ ئەوەی کە هەڵبژاردنەکان تاجیل بکرێنەوە ئەو کاتەی بڕیارەکە لە بەردەستی خۆیانە بە تایبەتی لە ئەنجومەنی وەزیران و دەتوانن لە پەرلەمانیش کە زۆرینەی پەرلەمان پێک دێنن بڕیار بدەن لەسەرەوەی کە هەڵبژاردنەکان ناکرێن. بەڵام وەکو برای بەڕێزم کاک سالاری شاڕی پێکرد بەسەرین جیاوازی دەبینم لە نێوان ریفراندۆم و لە نێوان هەڵبژاردننی هەرێمی کوردستان کە مووقیفی ئەمریکیەکان قەناعەتم وانە بۆ مەسەلەی هەڵبژاردن هەندە جددی بێتن چونکە ریفراندۆم کە بڕیاری دەوڵەت بوو بڕیاری جیابوونەوە بوو لە دەوڵەتێکە دەیان ساڵە ئەتۆ لەگەڵ ئەو دەوڵەتەدای سنوورت لەگەڵ سنووری ئەو دەوڵەتەیە گۆڕانکاری لە جوغرافیای ئەو وڵاتەدا دەکرا دەوڵەتێک زیاد دەبوو ئەوانە هەمووی زۆر وەکو بڵێ خوێندنەوەی تایبەتیان دەوێتن لە نەتەوەی گرتوەکان و وڵاتە زلهێزەکان. بەڵام مەسەلەی هەڵبژاردن قەناعەتم وایە ئەگەر بەڕەسمی ئەمریکا بێتە سەرخت بڵێ هەڵبژاردن مەکەن عیبەیەکی زۆر گەورەیە بۆ ئەمریکیەکان چونکە ئەمریکیەکان بۆ خۆیان کە گوتویانە ئێمە تاکو ئێستانە کە بە هیچ وڵاتێکمان نەگوت و هەڵبژاردن مەکەن لە کاتی خۆیدا بەڵام ئەو وەزع سیاسیەی کە ئەمڕۆکە کە برای بەڕێزم باسی کرد بالفعل وایە خوێندنەوەی ئەمریکیەکانی گۆڕیوە بە تایبەتی لە سووریا و حتا لە تورکیاش و لە ئێرانیش ئەو وەزع سیاسی کە لە ئێرانیاندا دروست کردووە و وەکو بڵێ پێکنەهێنانی کابینەی نوێی حکومەتی عراقی ئەوان هەمووی وا کردووە کە ئەمریکیەکان لەگەڵ ڕاوچەیەکی زۆر گەورە دابژین بە تایبەتیش ترسی ئەوەیان هەیە ئەگەر هەڵبژاردننی کوردستان بکرێتن و هەڵبژاردننی کوردستانیش ئەمن لێرە ڕای دەگەێنم بەبێ ساختەکاری ئەنجام نادرێتن لەبەرەوەی تاکو ئێستانەکە هیچ هەڵبژاردنێک نەکراوە کە ساختەی تێدا نەکرێت و تەزویری تێدا نەکرێتن ترسی ئەوەیان هەیە وەزعکە بتەقێتەوە لە هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم مەوایەکی باشە بۆ ئەمریکیەکان و ئەمریکیەکان یعنی توانیویانە سیراعی کێشەکان لە هەرێمی کوردستانەوە بکەن یعنی ئەو وەزعی لە هەرێمی کوردستانی شتێک بچێتن لە بەرژەوەندی ئەمریکیەکان دانابێتن لەبەرەوە ئەمریکیەکان حەریسن لەسەرەوەی کە کاتی هەڵبژاردن نیە و جەوەکە لەبار نیە و هەڵبژاردنەکان دوا بخرێن بەڵام بەرحاڵە من خوازیارم ینی بەجددی ئەو قەزیە بەجددی وەربگرێتن ئەگەر هەڵبژاردن بکرێتن هەموو لایەنەکان پێکەوە هەڵبژاردن بکەن و زەمانەتێک بدەنە ئەو دەنگدەرەی کە دەنگەکانی نافەوتێ و تەزویر ناکرێتن وە کۆمیسیۆن بە ئەرچی سەرشانی خۆی هەڵبستێتن چونکە کۆمیسیۆن یەک هەڵبژاردننی کردووە لە ڕابردوو سەرپەرشتی ڕاپرسی کردو بەڵام ئەو سەرپەرشتیە ئەتوانم بڵێم زۆر سەرکەوتوو نەبوون لە سەرپەرشتیکردنی ڕاپرسی بۆ سەربەخۆی هەرێمی کوردستان چ لە ڕووی ژمارەی دەنگدەرانەوە چ لە ڕووی تەمەنی دەنگدەرانەوە چ لە ڕووی پڕکردنەوەی سندوقەکان بە لە جیاتی ئەوانەی کە بەشدار نەبوون ئێمە لە بیرمان نەچێتن یانی خەڵک لە هەرێمی کوردستان توانم بڵێم لە 150 تێنەپەڕان لە هاتنە سەر سندوقەکانی دەنگدان بۆ بەسەربەخۆیی هەرێمی کوردستان بۆ بە دەوڵەتبوونی هەرێمی کوردستان کە خەونی هەموو لایەکمانە یعنی ئەگەر زەمانەتێک بەو خەڵکە نەدرێتنە و خەڵکەی کە تووڕەیە تا چەند ینی لە 100 چەندی دێتن دەنگ دەداتن و یەکێک لە
بەرەو پشتەوە چوونی عملیەی سیاسی لە هەرێمی کوردستان وەمانەوەی ئەو وەزع سیاسیە یعنی ئەو خەڵکە دەنگ ناداتن ئەو خەڵکە نایەتن ڕێی خۆی بڵێتن ئەوانەی کە تووڕەن ئەوانەی کە ناڕازین دەنگ نادەن و ئەوانەی دیکەش دەنگەکە دەدەن کەواتە بارەکە بەلای واندا دەکەوێتەوە زارێکی دیکە و ئەو وەزع سیاسی خۆی دەمێنێتەوە. بەڵێ بەس مامۆستا پرسیارێک سەبارەت بە ئێوە ئێساگەر بەیانی پرۆژەیەک بێت لە پەرلەمان درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان بێ ئێوەکو فراکسیۆنی کۆمەڵ چۆن مامەڵی لەگەڵ دەکەن کە پێشتریش مەسەڵەن تەمەنی پەرلەمان تاوەکو 6 درێژ کراوەتەوە؟ ئێمە گوتومانە لە ڕابردووش یان ئێمە لە ڕابردووش لەگەڵ درێژکردنەوەی تەمەنی پەرلەماندانە بووی وە گوتومانە ئێمە خەڵک بۆ 4 ساڵ متمانەی پێداوین بەڵام بەداخەوە دەڵێم ینی قەزیەکان کاک حەکیم جان وەڵاهی ینی بۆتە مزایدات بەسەر یەکتردا بۆتە زیاتر قسەکردن بۆ ڕاگەیاندن بۆ ئیعلام مراعاتی قسەی خەڵکەوەی بەڕاستی بە تەسەوەری من سیاسەتیش بەو شێوە زیاتر دەتوانم بڵێم هەموو لایەکمان زەرەری لێ دەکەین. ئێمە کاتێک کە تەماشا دەکەین ئەگەر هاتبا و واقع بینانە معاملەیەکی تەندروست کرابایە ڕێرە سەرۆکی پەرلەمان نەگیرابایە پەرلەمانی کوردستان ئیش و کاری خۆی کردبایە ئەو کاتەی مبەڕیر نەدەبوو بۆ درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان. بەڵام بەرحاڵ ئێمە لەگەڵ ئەوە دانین پەرلەمانی کوردستان تەمەنی خۆی درێژکاتەوە یعنی تەماشاکە ئێستانەکە لە حکومەتی فیدرالی تاکو ئێستانەکە حکومەت پێک نەهێنراوە تاکو ئێستانەکە نەتیجەکان وەکو بڵێ پەسەند نەکراون وەکو خۆی ماتۆ بەڵام پەرلەمانی بەغدا لە بۆ 2 ڕۆژیش تەمەنی خۆی درێژ نەکردو کۆتایی بە ئیش و کارەکانی خۆی هینا خوازیارم پەرلەمانی کوردستانیش چاو لە پەرلەمانی بەغدا بکاتن زارێکی دیکە دەست بۆ درێژکردنەوەی تەمەنی خۆی نەبات. بەڵام ئەو کاتە کوردستان بێ پەرلەمان نابێ ئەگەر تەمەنی خۆی درێژ نەکاتەوە؟ ئەو کاتێک قەناعەتم وایە دەبێ بەڵێتە پەرلەمان نامێنێتن و ئەو خولە کۆتایی پێدێتن لێرانەدا دەبێ پەلە بکرێتن لەوەی کە هەڵبژاردن بکرێتن و خولی داهاتوو دەست بەکار بێتن و حکومەتێکی نوێ دەست بەکار بێتن بۆی کە ئیش و کارەکانی ئەو وڵاتە بەڕێوە ببن. بەڵێ سوپاس دەکەم کاک سەلات ئەی چارەسەر چیت بژاردێک بۆ نمونە ئەگەر دواخستنی هەڵبژاردن نەبێ بۆ کەی هیچ قسێک لەوە بارەوە کراوە بۆ نمونە؟ من پێشنیارەکەم بۆ لایەنە سیاسیەکانی کوردستان تێکڕا پرۆژەیەکی نیشتیمانی ئامادە بکەن بیکەنە ڕێکەوتنێکی نیشتیمانی لە نێوان خۆیاندا ئەگەر پەرلەمانی کوردستان ماوەکەی درێژ کرایەوە هەڵبژاردن نەکرا بۆ نمونە ئەو ماوەی کە درێژەکرێتەوە پەرلەمان چی بکە پرۆژەیەکی نیشتیمانی لایەنە سیاسیەکان ئامادەی بکەن لەسەری ڕێک بکەون بۆ نمونە لەو ماوەیەدا دەستوری کوردستان ئیقرار بکرێت لەو ماوەیەدا چاکسازی موچەی فەرمانبەران بهێنرێتە پەرلەمان و ئستحقاقی فەرمانبەران هەموو بگەڕێنرێتەوە لەو ماوەیەدا کۆمەڵێک یاسای گرنگ وەکو یاسای تیرۆر هەموار بکرێتەوە یاسای پرۆژە بڕیاری تاوانی شنگال ئیقرار بکرێت لە پەرلەمانی کوردستان و کۆمەڵی سەرۆکی دەستەی وەکو مافی مرۆڤ و دەستەی نەزاهە و دەستەی چاودێری دارایی ئەوانە کە ویلایەتەکانیان بەسەرچووە لە پەرلەمانەوە جارێکی تر سەرۆکی نوێیان بۆ دابنرێت سەرۆکی دەسەڵاتی دادوەری کە بۆ وەکالەت ئەبرێ بڕێوە ئیقرار بکرێت بۆی دەسەڵاتی دادوەری ڕۆڵی خۆی ببینێ کۆمەڵێک گرفتی گەورە لە کوردستاندا هەیە وەزارەتەکان تەرشیقەکرێن بکرێن بەڵام ببێتە نەریتێک کاموەزیرە لە کوردستاندا کە زۆرترین نەهامەتی بۆ سەر خەڵکی کوردستان هێناوە بۆ نمونە وەزیری سامانە سروشتیەکان بهێنرێتە پەرلەمان متمانەی لێوەربگیرێتەوە ئێمە پێویستمان بەوەیە کە پەرلەمان کە ماوەکەی درێژەکرێتەوە پەرلەمان لە کارا بێ بەهای هەبێ بتوانێت ڕۆڵ ببینێ ئەگەرنا هەڵبژاردن زووتر بکرێت نەک هەر بیر لەوە بکرێتەوە دوا بخرێ ئەمە نەریتێکی خراپە و نەریتێکەوە کە تەمەنی پەرلەمانیش ساڵی ڕابردوو درێژ کراوە و پەرلەمانیش توانی شتێک کات ئەم جارش کە درێژ بکرێت هیچ بەهایەکی دەبێت ئەمجا ئەمە مەسەلەکەیە ئەگەر هەر بە کوشتنی کات و ئەوەی مامۆستا مەلامەروان فەرمووی هەر بە مزایداتی ئەعلامی و مزایداتی سیاسی و من لەگەڵم لەسەرەوە لە ژێرەوەش لەگەڵ نیم لە سوورم بۆ هەڵبژاردن و لە حقەتیشا زەردە بۆ هەڵبژاردن ئەمانە بەم جۆرە نابێت لەبەر ئەوە دەبێ پرۆژەیەکی نیشتیمانی هەبێ و ڕێکەوتنێکی نیشتیمانیش هەبێ بەڕێی من ئەم ڕێکەوتنە نیشتیمانیە لەقێکیشی پەیوەست بێ بە پرۆسەکەی کە پەیوەستە بە بەغداوە بەڵام ئەو ئێستا
هیچ شتێک ماوە ینی پرۆژێکی نیشتیمانیە بێت لە کاتێکە لایەنەکانی ئۆپۆزیسیۆنەڵە پارتیویشی دەنگەکانیان بردووە زوریان لێ کرد دڵنیایەوە هیچ بوارێک ماوە بە دڵنیاییەوە بوارماوە بۆ گفتوگۆ بوارماوە بۆ ڕێکەوتن ئەمە سیاسەتە فەنی ممکناتە و لەکوێدا لایەنەکان زەرریان کردووە لەوێدا بیوەستێنن تاویزی ئەوە بکەنەوە و ڕێوشێنە قانونیەکان لەو غەدرانی کە ئەڵێن بەرامبەریان کراوە بیگرنە بەر سوور بن لەسەری بەڵام هەر ناکرێ لایەنەکان بۆ نمونە یەک نەبینن لایەنەکان گفتوگۆی ڕاستەوخۆ لە نێوانیاندا نەبێ لایەنەکان خەڵکی نێودەوڵەتی بێ کۆیان بکاتەوە پەیامەکانیان بگەێنێ بەڵێ وای لاتوە خەڵکی تر ئەیان بینێ خەڵکی تر پەیامی حزبێک ئەبا بۆ حزبێکی تر هی حزبێکی تر ئەگەبرەوە ئەمەش بە سوء ئیستیفادەی خەڵکانێکە لە دەرەوەی سیاست و ئیرادەی سیاسی هەرێمی کوردستانن وەلایەنەکان بەکارهێنن بۆ ئەم ئەجندایانە و پێچێ بەشێک لە وڵاتانی منتیقەکە پێیان خۆش بە لایەنەکانی هەرێمی کوردستان بەم جۆرە ئامەڵە بکەن و بەم جۆرە بمێننەوە چونکە تا پەردی زۆرتر بەکارهێنرێت تا کۆکبی کەمتر دەتوانن دەستخەنە کاروباری هەرێمی کوردستانەوە کە من لەگەڵ ئەوەم و بیریشمانە چێ یەک خاڵی تر پەیوەستە بە معادلاتی دەولیەوە بۆ نمونە لە سووریا ئەمریکا و رووسیا ڕێکەوتون کۆمەڵی ئەجندایان هەیە و ئەمریکا لە ئێستاە دەیەوێت ڕۆڵی زیاتری خۆی بێ لە عێراقا چڕکاتەوە لە سووریا بۆ رووسیای بەجێهێشتووە بە جۆرێک لە جۆرەکان بەڵام بیریش نەچێ ئێرانیش هەیمەنەی بەسەر عێراقەوە هەیە و سیراعی ئێرانی ئەمریکی بەڕوونی بەسەر لایەنە سیاسەکانی عێراق و کوردستانیشەوە دیارە لەم مەسەلەدا ئەمریکا دەیەوێت زۆر بە خێرایی ڕۆڵی خۆی و پێگەی خۆی بە جارێکی تر لە عێراقا بچەسپێنێتەوە بۆی پەلە بکات لە پێکێنانی حکوومەتی عێراقی و پەرلەمانی عێراق دانیشتن کا بۆیە دەکاتەوە لەسەر ئەوەی پەرلەمانی کوردستان دو پرسیار بەسەبارەت بە چارنووسی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگەکان و خودی ئەنجومەنی پارێزگەکانیش دو پرسیارم بۆ بەڕێز دەگەر بە کورتی بێ سپاس دەکەم بە دڵنیاییەوە هەڵبژاردننی هەردوو لایەن ئەکەوێتە کاتێکی دیاریکراوە ئەگەر گفتوگۆ دروست ببێ و بۆ چوونێکیش هەیە کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان پێویست نییە کە پێم وایە کە ئەمە قسەیەکی دەستوری نییە چونکە ئەمە مەسلەیە کە پێوەستە بە لامەرکزیێتەوە ئەنجومەنی پارێزگاکان لە دەستوری عێراقا هاتووە لە مادەی 1920 دەستوری عێراقیدا بەڕوونی ئەم سەلاحێتانە دەستنیشان کراوە لەبەر ئەوە ئەم بابەتە ئەکەوێتە چوارچەوەی ئەو گفتوگۆی کە بۆ ئەگەری هەڵبژاردن و نەکردنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان زۆر سپاس مامۆستا زۆر بە کورتی سەبارەت بەوەی کە ئەگەر هەڵبژاردن نەکرێت دۆخەکە بەم شێوە بمێتەوە خەڵک زیاتر زیان ناکە مەسەرەن ئەم گەندەڵی بەرداوام بێن بە تاڵانبردنە بە کورتی بێ سپاس دەکەم وەڵام من لەو خاڵەوە دەست پێ دەکەمەوە کە کاک سالار وەکو بڵێ کۆتایی پێهێنا لە مەسەلەی پرۆژەی نیشتیمانی من قەناعەتم وایە دەبێ و لایەنە سیاسیانە لە بۆ بەرژەوەندی خەڵک پێکەوە دابنیشن و گفتوگۆ بکەن و ڕێگا چارە بدۆزنەوە بۆ خزمەتکردنی هاوڵاتیان یعنی بۆ نمونە ئەو خەڵکە قەناعەتم وایە زۆر ڕشتر دەبێتن لەسەر دەنگدان و دڵشی خۆشتر دەبێتن ئەو کاتەی چێ زیاتر خزمەتی خەڵک دەکاوچێ زیاتر داکۆچی لە مەفەکانی خەڵک دەکاتن هەموو لایەن پشتی بگرن و خوازیاریشم لە پەرلەمان لە خوری داهاتوو ئاوا بە ئاسانی دەنگ بە کابینەی حکومەت نەدرێتەوە تاوەکو وعد و بەڵێنیان لێوەرنەگیرێتن پرۆژەکانیان پێ تەحدید نەکرێتن ئەو پرۆژە خزمەت گوزاریانە بۆ نمونە کارەبایە ڕێگاوبانە و کۆتایی هێنانە بە قەیرانی داراییە جێڕانەوەی ئەو پارەی لەلای حکومەتە بۆ هاوڵاتیان ئەوانە هەمووی حکومەتی پێ ئیلزام بکرێتن بۆ نمونە مودەچی بۆ دابدرێتن لە خلالی ساڵێک ئەو پرۆژەیە تەواو نەکرێتن متمانە لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەربگرێتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێزان مەروان گەڵاڵی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی و سالار محمود ئەندامی پەرلەمانی کوردستان. سوپاس بۆ بینەرانی بەڕێز، سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.